وڵی هەر هەمومان خەمساردی خۆمانە زۆر پێمان ناخۆشە چونکە چەنەها ڕز و باخمان هەیە لەوێ سوتاوە چەنەها هەنگەڵانی کوردی داماوەی هەمی سوتاوە مەعیشەتیان هەمی لەسەرەوە باخ و ئاژەڵ و هەنگەڵانەیە هەقت هەر یەکێ لە تاکەکانی ئێمە بێتە جواب لەسەرەوە حکومەت نایەتە جواب با خۆمان بینە جواب حکومەت بۆی ناکرێ خۆ میلەت بۆ یەکرێ با هەمومان یەکگرتوو بین و کۆبینەوە و نێڵین بین بە عالەمی دەرەوە بە ئەوە داگیرکاری نەکرێت لە کوردستان تاکە ئەم کوردە زوڵمی لێ یەکرێ منۆکو هاوڵاتیەکی سێسایق پێم ناخۆشە ئێستا هەر لە تاکی هەر لە گەنجێکی ئێمە خەبەریان کەنەوە هەمیان خەوتون تێریان خواردووە خەوتون حەقە بێنە جواب وەڵی برا ڕێزەکەم خۆی تورکیا بە حکمی ئەوەی بەرژەوەندی لەگەڵم حیزبە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە هەیە ئیتر لەبەر ئەوەیە یعنی کە ئەتوانێت بڵێن تۆبارانی ئەو ناوچانە بکاو خەڵکی ئەو منتیقە بڵێن خەڵکی ئەو لادێنشینانە کەوا زەرریان بەرەکەوێت و کە حکومەتی هەرێمیش ناتوانێت یعنی وەکو پێویست هەبوایە هەڵوێستی هەبوایە بەڕاستی ناکرێت یعنی کابرا مەڕووماڵاتی هەیە لەو دەشتا لەو شاخانە مەڕووماڵاتی هەیە و زەرری بەرەکەویان سیادی خاکەکە یان حکومەتی عێراقی بۆیە بێدەنگ نەبووە لە ئاسیا ئەوەیە حکومەتی عێراقی یا حکومەتی هەرێم لێدوان یان هەڵوێستێکی توندیان نەبووە بەرامبەر ئەوە بەڵام بەهۆی بەرژەوەندی ئابووری و بەهۆی بەرژەوەندی کۆمەڵە بەرژەوەندی مەساڵحی بینی حیزبەکان ناتوان یعنی لە ئاسیەوە یعنی کاریگەریکی وایان هەبێت کە خەڵک بزیانومەند نەبێ جا بۆیە پێویستە یعنی خەڵکی هەرێمی کوردستانەوە ئەو دانیشتوانەی کە لەم شارە بڵێن لەو دەوروبەرە ئەژینوە لە هەرێمی کوردستانە ناڕەزایی دەرببڕن یعنی ئەوە قبول نەکەن کە تۆ یعنی و سیادی خاکەکە و پێشێ لەکرێت لەلایەن وڵاتێکی دراوسیەوە یعنی مە خۆی بۆ خۆی کە تۆ ساحبی هیچ نیت یعنی تۆ ساحبی دەوڵەت نی یعنی کابرا حساب بوون یعنی تۆ یەتە ماڵەکەت و حساب بۆ ناکات یعنی تۆواتە تۆ تواناویە پارێزگایی لە سنوورەکەی خۆشی بگەیت لە حزوری ماڵەکەی خۆشی بگەیت کەواتە ئەمە زۆر یعنی تۆ گەل لێکی بیت و یعنی پارە و مەسلحەتی ئەوە نایەنی یعنی کە تۆ سیادی خاکەکە و یعنی هاوڵێتەکانت لەو هەر ڕۆژەی و بە فڕۆکەیەک کۆمەڵێک خەڵکی فەقیر وەژارە ئەبێ بەوەی شەهیدکردنی کۆمەڵ خەڵکی فەقیر وەژار لەو سنوورانە بۆیە من داواکەم لە حکومەتی هەرێم کەوا سنوورێک بۆ ئەوە دابنێت یعنی ناعیلاج هەڵوێستێک دەرببڕێت ناعیلاج ئەوە یعنی خەڵکێکی فەقیر وەژار خەڵکێکی کاسب لەو شاخانە لەو شوێنانە کەوا بە بیانووی بوونی پەکەکە لەو منتیقە پەکەکەیش ئەگەر مافەکانی بدرێتێ ئەگەر مافەکانی بدرێتێ لەو شوێنی خۆیان لە وڵاتەکەی خۆیان بەدڵنیاوی کابران هەڵنادا ئەو شاخانە ئاسی خۆی بەهۆی کۆمەڵی مەسلحات و قسە ناکە یعنی ئەنا بەڕاستی ئەوە حەق وایە هەمووی هەر شارە و هەر شارۆچەیەک و هەر شوێنێک لە ئاسی خۆی یعنی بێتە دەنگ لەسەر ئەو ناحەقیە بەرامبەرەکرێت ئەوە بەڕاستی جۆرەکە لە ناحەقی کە بەرامبەر بە خەڵکە کرێت بەرامبەر بۆ خەڵکە فەقیر وەژارەیە کرێت یعنی ئێمە خۆ هەمان کوردین و هەمان برایەکین چی پەک بێ و چی پارتی بێ و چی یەکێتی بێ و چی بزوتنەوە یان بنمونە ئیسلامیەکان بن مادەم ئێمە هەمومان کوردین و بە یەک زمان قسەکەین کابراوەتی ئێمە هەمومان لە بەحرەکەین کەشتیەکە کە کەشتێکون بۆ هەموماتی ئاچین ئەم وڵاتە هەر لە مێژە دوو بەش بووە بەشێکی عاید بە ئێران و بەشێکی عاید بە تورکیایە بەڕاستی فرۆشراین ئێمە لە ئەسڵا فرۆشراین ئیتر ئەوان چ باکێکیانەتەوە باران ئەکرێ ناکرێ خۆوان زەرەر ناکەن هەر خەڵکی فەقیر وەژارە هەرچی لە وڵاتە ڕوئەدا فەقیر باجەکەیەدا ئەو بۆکو باسکی بانان بۆ خۆیان بۆی دەرئەچن ئیتر چی ڕوئەدامی لە چی بەسەر تێ فەقیرچی بەسەر تێ کەی گرنگە لای ئەوان ئەگەر گرنگ بواە ئاوڕێکیان لەو میلەتەوە داوە کە ساڵێک بگرە بە درێژایی ساڵێک 12 مانگە ئەوان ناتوان یەک مانگ لە زێدی خۆیان نابژین بەسەربەرزی بەسەربەستی هەموو ڕۆژێ ئەیان بن و تۆ بارانەکرێن بارەکەنەوە 5 ڕۆژ لەوێ بێن تۆ بارانەکرێ بارەکەنەوە خوا نەکە ئەم حکومەتەی ئێمە گوێی خۆی لێ خەواندیوە قسەیەکیان لەبارەوە ناکە هیچ یەک هەڵوێستی نییە بێ هەڵوێستترین مرۆڤ لەم سەر ئەرزادی بێتم بریتە لەم حکومەتی کوردیە زۆر بێ هەڵوێستە زۆر بێ باکە میلە چی بەسەرتێ چۆنی بەسەریەت باکیان نیە خەڵکی بەسەر بێ گرنگ ئەوەیە خۆیان بەو شێوازە بژین کە خۆیان ئەیانوێنایتر کەی گرنگە خەڵکی بەسەریە چی بەسەر نایە حیزبە سیاسیەکان خۆیان پێشتر بانگیان کردوون خۆیان بانگیشیان کردوونەتە ئێرە ئێستاکێ چۆن من تۆ بێم بەشێ لە ماڵەکەمت پێفرۆشم چۆن نتوانم دوایی دەرکەم لە ماڵەکەم چۆن نتوانم هەڵوێستم بێ کاتێک ڕفتارێک بنوێنی لە ماڵەکەمە خۆم ماڵەکەم پێفرۆشتی کە ماڵەکەت پێفرۆشم ئەتوانم هەڵوێستم هەبێ ناتوانم هەڵوێستم هەبێ لەبەر ئەوە هەڵوێستیان نییە ئەگینا هیچ هۆکارێک نییە خۆیان بانگیان کردوون خۆیان خاکەیان پێداون ئێستا چۆن نتوانانی هەڵوێست وەرگێ ناشتوانێت بڵێن خاکی هەرێمی کوردستان کاکیان ئەوان پیان فرۆشن و خاکی خۆیانە خاکی هەرێمی کوردستانی چی ئێمە هەرێمی کوردستان کەی سیادەی بووە حکومەتی تورکیا و ئێران هەر دقەیە هەتا هەرکوێویستیانە ڕۆشتون هەتا هەرکوێویستیان هاتوون بەدڵی خۆیان کەی هەر شتێک بۆ ناوی هەرێمی کوردستان بێ لای ئەوان
هەرێمی کوردستان سیادەی نەبووە هیچ کاتێک لای ئەوان هەرکوێ بیانەوە هەتا هەرکوێ مەبەستیان بێ ئەوانە ڕۆن و ئەگەڕێنەوە ئەوان بە خاکی خۆیان ێزانن حکوومەتی عێراق هەڵوێست وەرگری ئەبێ حکوومەتی عێراق کاردانەوەی هەبێ ئەبێ حکوومەتی عێراق لا لە هاوڵاتیەکانی بکاتەوە ئەمان بە هاوڵاتی خۆیانی نازان گرفتیان نییە چی ڕۆدا لەبەرەوە پێویستەکە حکوومەتی عێراق هەڵوێست وەرگێ لە نەوتەوە گرتووەکان سکاڵات تۆمارکە تاکەی عنی ئاوا بێت دەنگوی لە ئاسیەوەی کە بەسەر ئەو میلەتە بێت هەموو ڕۆژێت تۆ باران و سووتانی دەخلودانەکانیان و کوشتنی خەڵکەکە بێ خەڵکێکی بێتاوان بەڕاستی ئەمە هیچ مانایەکی بۆ نەماوەتەوە